وەلایەنی جیاکەرەوەی ئەم مریشکە لە مریشکەکانی تر ئەوەیە کە هەموو مریشکێکی هەر هەمان ڕەنگە هیچ ڕەنگی تری نییە و هەموو کەڵەشێرێکشی ئەم ڕەنگەیە ئەوەیان هیچ ڕەنگێکی تری نییە. من بە دوو جۆر پەلەوەر بەشداریم کردووە بەڵام زۆری تریشمان هەیە، بەڵام ئێمڕۆ تەنها نمایشە بۆیە تەنها دوو جۆرمان هێناوە. ئەم جۆریان ئەمە ڤاڤرۆڵی فەڕەنسیە و پەنجەیەکی لە مریشکی ئاسایی خۆمانە زیاترە و ڕیشێکی هەیە لە مێینەکەیە. وەلایەنی جیاکەرەوەی ئەم مریشکە لە مریشکەکانی تر ئەوەیە کە هەموو مریشکێکی هەر هەمان ڕەنگە هیچ ڕەنگی تری نییە و هەموو کەڵەشێرێکشی ئەم ڕەنگەیە ئەوەیان هیچ ڕەنگێکی تری نییە. کەواتە کەڵەشێری هەمووی هەرە و ڕەنگەیە و مریشکشی هەر ئەم ڕەنگەیە و بە جوزگیش جیاکرێتەوە کە پەڕی باڵی سەرەتا تەقی ئەویان کەڵەبابیان بەڕەش دەست پێکا، بەڵام ئەمە بەزەر دەست پێ هەر وەکو مریشک و کەڵەشێری خۆمان بەخێوە کرێ، بەڵام ناکرێ وەکو مریشکی ماڵان مەسەلەن لەسەر پاژماوەی خۆراکی ماڵان وەکو ئاشی چەوکراوەکان بەخێو بکرێ، ئەکرێ بە خۆراکی وشک بڵێن دانەوەڵە وشکەکان لەگەڵ سەوزەکانیشە بەخێو بکرێت. نرخەکەی لە چاو مریشکی خۆمانە بۆ نمونە ئەگەر بێت و باسی تاکێک بکەین تقریباً 5 بۆ 7 بەرامبەری مریشکی خۆمانە و زیاتریشە.